بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر ئایندەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەین لەوانە پرسی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان و لێکەوتەکانی و پرسی شەریعەتی دامەزراوەکانی هەرێم پەیوەندیەکان لەگەڵ بەغداد و لەشکرکێشی تورکیا و لێکەوتەکانی لەسەر هەرێم هەروە باز لە ئایندەی ڕۆژاوی کوردستان و نزیک بوونەوەی بەشار ئەسەد و ئەردۆغانیش دەکەین. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا سوپاسان دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی هەڵبژارنەکانەوە دەست پێ بکەین کە وا بڕیارە بیسیدا بەڕێوە بچێت. پێشبینی دەکرێت لە وادەی کە دیاریکراوە هەڵبژارنەکە بەڕێوە بچێت و ئایا ئەم هەڵبژارنە جیاوازە و گرنگی و تایبەتمەندی هەیە بۆ هەرێمی کوردستان؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە دۆخی عێراق و هەرێمی کوردستانە کە دۆخێکی ناجێگیرەوە بە تەواوەتی قانون حکومڕان نییە هەتاکو شتێک ئەنجام نەدرێ ناتوانین لە 100% بڵێ تو ئەنجامەدرێ لەبەرەوە بەڕواڵە دەستا ڕێگری لە بەردەم ئەنجامدانی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان نەماوە بەڵام لە ڕاستیە تۆ ناتوانانی هەتا چەند بانگێکی تر گرنتی ئەوە بکەیت کە هیچ کێشەیەک بۆ ئەمانە دروست نابێ بە تایبەتی کە لە ڕابردوودا شایانی ئەوە بوون کە خەڵکانێک هێزگەلێ ئەتوانن تەگەرە دروستکەن بۆ ئەنجامدانی هەڵبژارنەکە. هەڵبژارنەکە بەوەی کە چ تایبەتمەندیەکی هەیە بێگومان هەندێک تایبەتمەندی هەیە لە هەرێمی کوردستانە و تا ڕادەی هەندێک مەترسیشی هەیە. بۆ یەکەم جارە هەڵبژاردننی کوردستان لە بارودۆخێکا بەڕێواچێ کە پەرلەمانی کوردستان هەڵۆشاوەتەوە بە بڕیارێکی دادگای باڵای فدراڵی عێراقی واتە شتێکمان نییە لە بۆشایی دەسەڵاتی یاسادانانە ژین لە هەرێمی کوردستانە و پێگەی هەریم لاواز بووە و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستانە هەڵوەشاوەتەوە لەو ڕۆژەوە لە سای ئەوە ژینەوە لە چوارچەوەی قانونێکی تازەی هەڵبژاردننی کاژین کە ڕەنگە ڕەمزەکەی کەمکردنەوەی کۆتابێ واروها دابشکردنی هەرێم بێ بۆ چوار بازنەی هەڵبژاردن. هەموو ئەمانەوە کە هێزەکان تا ڕادێ بواری مانۆڕکردنیان لە بەردەما سنووردار بێ هەچەندە هەوڵی خۆیانەدەن ئەگەر بێت و هاوکێشەی هێزەکان گۆڕانێکی بەرچاوی بەسەرا بێ کە ئەگەر لە سەتا بە بڕای من 20 خەڵک زیاتر لەوەی ڕابردوو دەنگ بە کە لە 125 بۆسی دەنگیدا و بۆ نمونە ئەگەر لە 150 دەنگ بە تا ڕادێ ڕەنگە بتوانین پێشببینی ئەوە بکەین کە گۆڕانکاریەک لە هاوکێشەی سیاسی و حیزبی لە هەرێمی کوردستانە بێتەکایەوە واتە خەڵک خۆی بەشداری بکە لاو هاوکێشەیە. ئەگەر دۆخێکی وا هاتەکایەوە واو هاوکێشەی ئێستا لە هەرێمە حکومەکە گۆڕانی بەسەرهات ئەو کاتا توانین ئێمە پێشببینی دۆخی جیاواز بکەین بۆ نمونە لەوانە قوبوڵ نەکردنی بەرەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن هەندێک هێزەوە واگەر بەرەنجامی هەڵبژاردنەکانش قوبوڵ کرا ئەو کاتا توانین لە سایەی گومانی قۆڵی یەکێتی و پارتی بەرامبەر بێستا و لە ڕاستیە گەیشتە بوون بەستی حکومڕانی جووت حیزبی لە هەرێمی کوردستانە لە نێوانی یەکێتی و پارتی و ئەو دۆخی لە چەند ساڵی ڕابردووە لە هەرێما بوو ئەتوانین یعنی پێشببینی قەیرانی سیاسی بکەین کە بە ئاسانی حکوومەت پێک نایە لە هەرێمی کوردستان و حکوومەتی کاتبەڕێکەر درێژە بچێشێ تەنانەت ئەگەر بێت و هەندێک شت نەبووە بۆ نمونە ئاسایی پەیوەندی ئاساییەکانی ئێران و پارتی دموکراتی کوردستان نەبووە ڕەنگە پێشببینی ئەوەمان کردایە یا مافمان بە خۆماندا پێشببینەوە بکەین کە یەکێتی و هەندێک هێزی تر کوتلەیەکی هاوبەشیان پێک بێنایە و پێیان وا بووایە بە سوودوەرگرتن لەو بڕیارەی دادگای باڵای فدراڵی عێراق کە کاتی خۆی لە کاتێکە علاوی زۆرینەی پەرلەمانی هێنابوو بەڵام فراکسۆنێکی زۆری لە ناو پەرلەمانە دروست بوو نیانەش حکوومەت پێک بێنێ بۆی لە هەموو حاڵەتێکە ئێمە لە دۆخێکی تا ڕادەیە ناسەقامگیراژین و ئایندەش ڕۆشن نییە ئەمە جگەلەوەی کە ئایا پەرسەندنەکانی ڕووداوەکانی ناوچەکە چیان لێدێ ئایا جەنگ ئەپەڕێتەوە بۆ لوبنان ئەگەر پەڕێتەوە بە لوبنان بە جۆرە لە جۆرەکان عێراقیشی تێواگلێ و ڕەنگە ئەو کاتە ئەوەش ڕنگدانەوەی هەبێ بۆ سەر کۆی بارودۆخی عێراق لەوانەش بارودۆخی هەڵبژاردن و هەرێمی کوردستان. باشە بەس مامۆسەوەی کە بەڕێز باسی تایبەتمەندیت کرد کەم جارە چوار بازنەیە بە بڕێرەکانی دادگای فدراڵی کۆمیسیۆنی عێراق تۆماری دەنگدرانی عێراقە بەس باسی مەترسیشت کرد مەترسێکە مەبەست قەیرانە سیاسیەکە بوو دوای ئینتیخابات یاخود مەترسی دیکە هیچ لە ئارادا هەیە؟ مەترسی کۆمەڵە مەترسی هەیە مەترسیەوەی کە کێشێک بخۆڵقێنرێ هەر نەهێڵێ هەڵبژاردن بکرێت لە بنەڕەتە ئەگەرێکە ئەبێ ئەگەر لە 150 بۆ حسابی بۆ بکەین
مەترسیەوەی کە هێزە لە هێزەکان بەرەنجامەکانی بەدڵ نەبێ و بە پشتبەستن بەو هێزە چەکداری هەیەی بەرەنجامەکان قوبوڵ ناکا بێگومانەمە باسی یەکێتی و پارتیە باسی هێزەکانی تر نییە چکم هیچ یەکە لە هێزەکانی تر ئەو هێزە چەکدار و پێگان نییە کە توانێت بڕێدانێکی لەو جۆرانە بێ خۆ ئەگەر ئەوەش تێپەڕی باز لەوەیە کە ئایا حکوومەت بە شێوەیەکی ئاسانی پێک دێ لەبەرەوەی حکوومەت لە ڕابردووە ئێمە ئەزمموی حکومڕانی جووت حزبینمان هەبووە خەڵکی تر بەشداری پێکراوە لە پراوێزار ڕۆڵێکی پێدراوە یا ئۆپۆزیسیۆنێک بۆ بەبێ ئەوەی ئەو ئۆپۆزیسیۆنە شانسی ئەوەی هەبێ بگاتە دەسەڵات و ئاڵوگۆڕی دەسەڵات لەسەر حکومڕانی بکە ئەویش ئۆپۆزیسیۆنێکی تایبەتێکە لێرە ناکرێ باسی سروشتی دەسەڵات و سروشتی ئۆپۆزیسیۆن بکەین لە کوردستانە کە سروشتی هیچیان سروشتی دۆخێکی ئاسایی نییە بۆ ئێنە دەسەڵاتەکە دەسەڵاتەنە ئۆپۆزیسیۆنەکە توانێت ئۆپۆزیسیۆن بێ بە شێوەیەکی سریستی لەبەرەوەی ئێمە لە چوارچەوە و لە سای سەقفێکی نادەستوریە و دابەشبووە و بوونی هێزی میلیشا و چەکداری حیزبەکانە مامەڵاکەین لەگەڵ ئەوە بۆ ئێمە ئەبێ ئەو چاوەڕوانیانمان هەبێ واگەر بێت و خەڵکێکی زۆر بەشداری بکە خەڵکێکی ناڕەزایی بەشداری بکە و بە قازانجی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەشداری لە حکومڕانی بکەن واتە دەنگ بن بەوان ئەو کاتە تا ڕادێ هاوچەژە هێز لە کوردستانە گۆڕێ وەڕەنگە سروشتی دەسەڵاتی ژەو کاتە بگۆڕێ هەموو ئەمانە لەبەرەوەی شتی تازان لەبەرەوەی دۆخی نوێن لەبەرەوەی هێزی چەکداریشەیە و بێبتمانایی بە یەکتریشەیە و چوارچەوەی دەستوری واشمانە لە ڕاستیە ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە جۆرە لە قەیران بێتەکەیەوە بەڵام هەموو ئەمە ئەوە ناگەێنە کە ئێمە لە هەڵبژاردن بترسین بەڵکو بە پێچەوانەوە ئەبێ زیاتر گرنگی پێبین بۆی بتوانین ئەم بنبەستەی کە لە مۆدێلی جووت حیزبی حکومڕان هاتۆتەکایەوە شکانێکی تیاابێ بربەستێکی گۆڕانکاریەکی تیاابێ لەبەرەوەی ئەم مۆدێلە ئاسان نێ بڕاتە سەر و ڕەنگە ڕنگدانەوەکانی بەسەر ئایندێ هەرێمی کوردستانە لە ئاستەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پەیوەندی هەرێمایەتەکانیشە کێشەی زۆرتر بۆ قوارەی هەرێم و گەلەکەی دروست باش ئەوەی کە بەرزت بە سیستەمی جووت حیزبی کە ئەگەر شکستیە نابێ ئەگەر خەڵکێک زۆر بەشداری بکە ڕێژەی بەشداری لە سەروی بۆ 1960 بێت گۆڕانێک دێتەکایەوە گۆڕانکارێک دێتەکایەوە لە سروشت و حکومڕانی لە هەرێم بە مەرجێ کە ئەو هێزە ئۆپۆزیسیۆنیانە لە کاتێک کە ئێستا سەر نەکەوتن کە ئەو یا سەرکەوتوو بوونایە کە ئەو یا سینە فراوانتر بینایە و زیاتر خۆیان تێپەڕانەیە لە ڕاستیە و بەرژەوەندێتە حیزبیەکانیان تێپەڕانەیە و کراوتر بوونایە بە ڕووی یەکترە چوارچێوەیەکی هاوبەشیان ئێستا پێک بێنایە خۆی ئەوە هاندەر بوو بۆی خەڵکێکی زۆرتر بەشداری هەڵبژاردنەکان بکە بەڵام ئەگەرەوەیان پێنەکرا لانی کەم لە دوای هەڵبژاردنەکان ڕازگۆ بن لە بەرامبەر پرینسیپەکانی خۆیان و دروشمەکانی خۆیانە ئەگەر بتوانن چوارچێوەیەکی هاوبەش پێک بێنن بە هاوبەشی بکەونە گفتوگۆ لەگەڵ هێزەکانی تر و یەکێتی و پارتەیە ئەو کاتە ڕەنگە بتوانن لە ڕاستیە حکوومەتێکی هاوبەشی وا پێک بێنن ئەگەر بڕیاری ئەگەر ئەجێندای ڕاستەقینە هەبێ تا ڕادەیەک دەرگاکردنەوەیەکی نوێ لە هەرێمی کوردستانە هەبێ و بەشێ لەو چاکسازیان جام بدرێت کە ئێستان جام نادرێ یالانی کەم ڕێگا لە ڕوخانەکان بگیرێت کە بەداخەوە ئێمە لە دۆخێکین ئایندەمان ڕۆشن نییەوە نازانین لە ڕاستە دۆخەکە بەرەو کوێچێ ئەو هاوبەشی چوارچێوەیە و بوونی یەک دیدگای هاوبەش و گفتوگۆکردنی هاوبەش وەفدی هاوبەش ئەجێندای هاوبەش و ئەرک لێپسرایەتی لە ئەستۆگرتنی چاکسازی و دووبارە بیناکردنەوەی سیستەم یعنی تێپەڕاندنی هەندێک دەستکەوتی حیزبی و بەیەکەونە گونجان و بربەستی ئایدۆلۆژی ئەگەرما بێ هەموو ئەمانە پێشمەرجی گرنگن بۆ ئەوەی بەشداری فراوانی خەڵک لە ئەگەری بەدی هاتنیە بتوانێت ڕۆڵی خۆی بینێ لەکردنەوەی ئەو بنبەستەی کە من پێم وایە حکومڕانی جووت حیزب لە هەرێمی کوردستانە تووشی بووە منە ئاوا ناوی لێنم بنبەست بەو مانایی کە چیتر توانای وەڵامدانەوەی بە کێشەکان و تەحەداکان لەو کۆمەڵگایە نەماوە و هێزێکی ژنیە جێگای بگرێتەوە بەڵام ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەو ئومێدە بکاتەوە ئەگەر لانی کەم جێگاشی نەگرێتەوە بڕیاری سیاسی بڕیاری سەربازی بڕیاری داڕشتنی پەیوەندیەکانی لەگەڵا دابەشکا بە شێوەیەکی ڕاستەقینە وەکو جاران بڕیاری سیاسی و ئابووری و ئەمنی قۆرخی ئەو نەبێ ئەمەش بە هەنگاوێک دانرێت لە چوارچێوەی بیناکردنەوەی سیستم و دەرگاکردنەوەیەکی نوێ بۆ ئەوەی خەڵکی کوردستان لانی کەم ئومێدی بە دوار ڕۆژی خۆی بۆ زیندوو بێتەوە باشە بەرز وەکو سیاسەتمەدارێک ئەو کەسێک ئەزموو تێ لە باری سیاسی بە گرنگ دەزانی کە خەڵک زۆر بەشداری بکات وە ڕەنگە هەندێک خەڵکە بێ وەکو هەڵوێسیش بیر لە بایکۆت بکاتەوە
چارەسەرەکە بەشداریکێکی بەرفراوانە بەوەی کە هەم هەرێم بەوەی کە بەڕێزووتر لە داڕوخانی زیاتر هەم شەرعیەت بۆ دامەزراوەکان هەم ڕوە خزمەتگوزاریەکەش باشتر بکرێت. بە بڕای من تاقا ڕێگایەکە دووپاتەیەکەمەوە تاکە ڕێگایەکی سروشتیە کە خەڵک بیگرنە پێش وەلانی کەم لێپسرایەتی لە ئەستۆی خۆیان بکەنەوە بیخەنە ئەستۆی هێزەکان و چاو لە هەندێشت بپۆشن چاو لە هەندێشت بپۆشن. ڕەنگە بە دڵنیایەوە ڕخنیان هەیە نەک لە یەکێتی و پارتی ڕخنیان هەیە لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتیش بۆی ئەگەر ڕخنیان لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتیش نەبوونایە لە جاری پێشوە لە ڕاستیە دەنگیانەدا ئەگەر ئەوانیان بە نوێنەری خۆیان بزانیە یاخو بڕوایان بەوە هەبووایە بەشداریەکەیان گۆڕانکاری دروستەکە بەڵام ئێمە ڕێگایەکی ترمان نییە و ئێستا کەش و هەوایەکی ئیجابی و هاندەریش لەسەر ئاستی دنیای هاتۆتەکایەوە لە زۆربەی ئەو هەڵبژاردنانەی لەم چەند مانگی ڕابردووا کراون ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گەورە و بەرفراوان هەڵبژاردنەکانی بردوتەوە تا ڕادەیە کەش و هەواکای لە کەش و هەوای ساڵی 2011 و ئەوانە و سەروبەتی سەرکەوتنەکانی شۆڕشەکانی بەهاری عەرەبیەکە کە ڕنگدانەوەی ڕاستەو خۆی لە ڕاستیا بەسەر هەرێمی کوردستانە هەبوو یەکێ لە بەرەنجام و دەراویشتەکانی بزوتنەوە نەڕازایەتە کۆمەڵاتەکەی حەڤەی شوبات و دوای لیژنەی هەمانگی ئۆپۆزیسیۆن و هاوکاری دوو حیزەی ئیسلامیەکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و پێکەنانی چوارچێوەیەکی هاوبەشی ئۆپۆزیسیۆن و ئەو بەشداریە قوڵەی خەڵک کە لە دوای هاتەکایەوە ئێمە جارێکی تر بە بڕای من تا ڕادێ پاڵنەرمان هەیە هاندەرمان هەیە و تاقە ڕێگای سروشتیە و من بیرەکەمەوەم جارە لانی کەم بەشە لە خەڵک بۆ ئاقارەیە بیرکاتەوە لێپرسرایەتی بگرێتە ئەستۆی چکم ئێمە ئەبێ هیچ کەس بەوە نەزانین کە لە باتی ئێمە چارەنووسمان دیارەکە و لە ڕاستی ئەگەر ئەم لێپرسرایەتی لە ئەستۆ بگرین من پێم وایە ئەگەر لە ئاستێکی شابێ ئەتوانین تا ڕادەیە دەستکاری و بارودۆخە بکەین کە لە هەرێمی کوردستانە هەیە. باشە بەس مامۆسەوەی کە بەرز باس کرد بۆ نمونە لە بەریتانیاوەی ئۆپۆزیسیۆن سەرکەوت لە فەڕەنسا لە ئێران تا ڕادەیەک بڵێن ریفۆرم خوازێک کاریگەری هەیە لەسەر هەرێم یعنی ئەو گۆڕانکاریانە و بۆ حیزبەکان و هەم بۆ خەڵکیش چ پامێکی تێدایە و گۆڕانکاریانە؟ بە دڵنیاییەوە لە بەرەوەی ئێمە لە جیهانێکی جیهانگیراژین گلۆباڵاژین لە جیهانێک ئاژین کە تۆڕەکانی پەیوەندی و بەیەکەوە بەستنەوەی جیهان بە یەکترەوە کارێکیان کردووە کە ڕووداوێک لە ئەو پەڕی دنیا کارەکاتە سەر تۆ و ڕووداوەکان و کۆوایە لە شەقامەکان و کۆڵانەکان و دام و دەستگاکانی ئێمەیە بگونجێن بەهاری عەرەبی لە هەزاران کیلۆمەتر لە دووری ئێمەوە ڕوویدا بەڵام ڕاستەوە خۆ کاری کردە سەر ئێمە هەتا بارەک ئۆباما لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتە سەرکایەوە زۆر کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر ئاستی ژیانە بوو ڕەنگە ناونانی گۆڕان بە گۆڕان لە ژێر کاریگەری دروشمی گۆڕانی ئۆباما بوو بێ لە ئەمریکا کە کەش و هەوایەکی ئومێدبەخشی لە ناوچەکایە نابۆکایەوە بە جۆرە لە جۆرەکان بەڵێ بە بڕای من بەشی خۆی هاندەرە بێ کەش و هەوای ئیجابی زۆر گرنگە لەسەر ئاستی جیهان و ناوچەکەشمانە وەکوتمان ئێمە هاوڵاتیشین هەتا وەکو مسلمانیش کە لێ پسراوین بەرامبەر کۆمەلگا مسلمانەکەمان و ئایندەی خۆمان ژانی خۆمان جواری خۆمان لێپسراوی ئەخلاقین دینین نیشتیمانین کابل لە ڕاستی ئەوەی بە ئێماکرێ بیکەین بایکۆتیش تاقی کرایەوە لە پێشەوە بایکۆت نە لە قازانجی خەڵکەکەیە نە لە قازانجی هێزەکانە بەڵکو لە قازانج درێژەدانە بە ئەم دۆخە کە دۆخێکە لە ڕاستیا درێژە پێدانی لە بەرژەوەندی گەلەکەمان و قەوارەی هەرێم و یەکەیەکەی هاوڵاتیان و ژان و گوزەرانی ئێمە نییە بۆیە ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە هاوڵاتیان بەشدارێکی ڕاستەقینە بکەن و چاوپۆشی بکەن لە هەندێکم و کورتی هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و پێم وایە ئەو کەش و هەوا جیهانیەش بەشی خۆی کاریگەری و هاندەرە بێ بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆرتر لە خەڵکی بەشداری بکەن دیارە ئەو ڕووداوانەی لەم ڕووداوانەی لە چەند مانگی داهاتووشە دێنە پێشەوە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەش ئەوانیش کاریگەرە وەکوتی وەکو هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی عێراق مەبەستت نەخشەی ئێستای کارکردن بۆ پەیمانەتی ئەمنی بێ ڕووداوی سەربازی بێ یعنی کێشمەکێش بێ قەیران بێ ڕووداوی دڵخۆشکەر بێ ڕێکەوتن بێ دەستکەوتی نوێ بێ لە هەندێک شوێن بۆ هەندێ هێز و تەوژم و ئەوە یعنی بە باشی و خراپی ڕووداوەکان بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر بڕیاری هاوڵاتی و
یعنی جۆری بیرکردنەوەی ئەبێ بۆ چۆنیەتی بەشداریکردنی لە پرۆسی هەڵبژاردن. باشە بەس مامۆستاوەی باست کرد پەیوەست بە پەیوەندی پارتی وێران ئاسایی بۆتەوە لەسەر چ بنەمایەک و ئایا کاریگەری هەیە لەسەر دۆخی هەرێم پەیوەندەکانی پارتی لەگەڵ عێراق هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان؟ بە بڕای من بەڵێ تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە و ئێرانیەکان پارتیان ناچار کرد لە ڕاستیە کە بۆ ئەوەی کە جارێکتر پەیوەندەکانیان لەگەڵ ئەوان کە ئێرانەکان فشاری زۆریان کرد لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارتی دیموکراتی کوردستان دیارە فشاری ئێران فشاری عێراقیشە کە پارتیش بە بڕای من ئیشێکی ناڕاستی نەکردووە کە هەوڵی داوە پەیوەندیەکانی لەگەڵ ئەوەیە لەگەڵ تارانە ڕاستکاتەوە پارتی زۆرە ترسالەوەی کە لە دوای هەڵبژاردنیش بێ گەلە کۆمەکێک بکرێ لە پارتی و پارتی لاواز بکرێ لە هەرێمی کوردستانە لە گەمەی سیاسە بە عێراق و بە ئێران و هەموو ئەو ناوانە لە ڕاستیە بۆیە وەکوتم ئەشترسالەوەی کە لە دوای هەڵبژاردنەکانیشە پارتی پێگە بەهێزەکەی خۆی لە ئێستاە لە دەست بە ئەگەر چی ئێستاش گرنتی نییە بۆ پارتی بە هیچ جۆرێک گرنتی ئێمە گرنتی ناوخۆمانە گرنتی دروستکردنەوەی متمانەیە لە نێوان هێزە سیاسیەکانە گرنتی کۆتایی هێنانە بە ئەو بارودۆخایی کە ناهێڵێ ئێمە بە شێوەیەکی سروشتی لەگەڵیەکە بژین سیاست بکەین حکومڕانی بکەین یعنی گرنتی ئەوەیە بەڵام هەر چۆنە بێ ڕەنگە هەندێک لە مەترسی و گرژەکان کەم بوو بێتەوە و ئێرانەکانیش کەمترە و فشارە بکەن ئەگەرچی هێشتا دەرگا بە ڕۆی جۆرە لە جۆرەکان فشارەکان و ئاراستەکردنی ڕووداوەکان بە ئاقارێکە کە هاوسەنگی هێز لە کوردستانە هەندێک دەستکاری بکرێ بە قازانجی هەژمونێکی کەمتری پارتی دیموکراتی کوردستان لەلایەن تورکیە عێراق و ئەوانەشەوە هەیە ئەمە جگەلەوەی کە پێشبینیە کرێ یا بڵێن لانی کەمەگەری ئەوە هەیە ژمارەی کورسی و دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لەوەی ئێستا هەیە کەمتر بێتەوە لە هەرێم. بەڵێ بەس پێوەست بە ئێستا هیچ هەوڵێکێ ینی فشارێکێ بۆ بین یەکێتی و پارتی چکە ئێستاوان لەگەڵ هێزی عێراقیەکان چ سەرۆکی یەکێتی بێ دەتوانێت دابنیشێت چ سەرۆکی پارتی بێ بەڵام ناتوانن بێکەوە دابنیشن هەتا و ماوەی ڕابردوو سەرەتای مانگی حەوت کە سەرۆکی پارتی ڕۆژ بۆ بەغدا نەتوانرا لەوێش بڵێن لە چوارچێوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیش بێکەوە لێ کۆبوونەوە بن. ئەو دی من ئاگام لێبێ هەوڵێکی وانە بەداخەوە دۆخی یەکێتی و پارتی لە دۆخێکی خراپایە بێمتمانەیەکان قوڵتر بۆتەوە و ڕنگدانەوەی بەشێلاو بێمتمانێ و بەیەکترەوە کار نەکرد و دژاتی یەکتر و هەموو شتێک خوێندنەوە لە چوارچێوە ئەوەی چۆن هێزەکەی بەرامبەرم لاوازکەم و چۆن هەن نەهێڵم دەستکەوتی دەستکەوێت چۆن لە بەرژەوەندەکانی بەم ئەو ڕنگدانەوە کارە ساتبارەیە کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرم ڕەنگەداتەوە ئەوەی کە لە مووسڵ ڕەنگەداتەوە ئەوەی کە لە کەرکووک ڕەنگەداتەوە بە تەواوی مانە ئەوە کارە ساتە ڕۆدە بە تەواوی مانە هیچ پەیوەندی بە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەوە نییە ڕنگدانەوەیەکی قێزەون و ناتەندروست و نانیشتیمانی و ناپێویستی ئەو منملانەیە کە یەکێتی و پارتیەکەن لەسەر حسابی چارەنووسی خەڵکیە و ناوچە لەسەر حسابی پرۆژەی نیشتیمانی کوردستانی باشوور لەسەر حسابی ئایندەی هەموو لایەک و لەسەر حسابی پەرتکردنی توانەکانی خەڵکی کوردستان و لەسەر حسابی ئەو متمانەی کە خەڵکی و ناوچانەش پێیاندان لەو ڕۆژەوە بۆیە بەداخەوە یعنی ئەوەی کە نەبووە ڕووبە ئەوەیە و ئەبووە لە پێش هەڵبژاردنەکان پەیوەندیەکانیان ئاسانترکەنەوە پەیوەندەکانیان ئاساییترکەنەوە بۆیە لە هەموو حاڵەتێکە ئێمە نابێت چاوەڕێی پارتی و یەکێتی بن کێشەکان چارەسەرکەن و ئەو دۆخە بخڵقێنن کە ئێمە هەمانن ساڵانێکی زۆر بێکەوە حکوومەتیان پێکەنا دژایەتی یەکتریان کرد شەڕیان کرد بەداخەوە لە بازنەیەکی داخراوە لە نێوانیەکە دێنوە چێن هیچ پێشکەوتنێکی عەقڵی ئەخلاقی جۆری مامەڵەکردن لەگەڵ یەکترە نەچۆتە پێشەوە تەنها ئەوەیە بە شێوەیەکی کاتی شەڕ وەستاوە خۆشبەختانە شەڕیان نەکردووە لە ماوەی جا بەڵام ئاسەوارەکانی شەڕ هەر دیارە و سیاسەتکردن لە هەرێمی کوردستانە بە پێچەوانەی دنیاوە درێژەدانی شەڕی ناوخۆیە ئەگەر لە جیهانە شەڕ درێژەدانی سیاست بێت لە عێراق لە کوردستانی خۆمانە لە باشوورە سیاست درێژکراوەی شەڕە بۆیە خەڵک ئەبێ ڕاستەوخۆ بەشداریکە خەڵک ئەبێ ڕاستەوخۆ بەشداریکە و دەستکاری ئەم هاوکێشەیە بکە و هیچ شتر نهێڵێ باشووری کوردستان لە ئەم بازە داخراوەیە بمێنێتەوە چکم لێپرسراوین هەمومان
بەرامبەر وڵاتی خۆمان گەلی خۆمان هاوڵاتیانی خۆمان وابێ ئەو لێپسراوێتێ دینی و ئەخلاقی و نیشتیمانیە لە ڕاستیە جێبەجێکەین بیاین و ئەوە نییە کە فڵان هێزوایە فڵان هێزوایە ئێمە هەمومان لێپسراوین لێپسراوێتی شخصی بەرامبەر بەخۆ بە میلەتەکەشمان بە ویژدانی خۆمان و بە مێژۆش بۆیە ئەبێ هوشیارانە مامەڵە لەگەڵ ئەم شتانە بکەین ولا شوێنی خۆیانلانی کەم بڕیار دەین ئێستا لە هەندێ وڵاتە بۆ نمونە لە فەڕەنسا جاری وایە لە 140 هاوڵاتیان لە دۆخی ئاساییان بەشداری هەڵبژاردنەکەن بەڵام کاتێک دۆخێکی نائاسایی دێتە پێشەوە بۆ نمونە کاتێکی هێزێکی ڕاستڕە و کە مەترسی لەسەر ئەزمموی دیموکراسی و دەستکەوتەکانی کۆماری فەڕەنسا ئەگەری ئەوەی بۆ دێتە پێشەوە دەسەڵات بەدەستەوە بگرێ هێزەکانی تر کۆ بنەوە و لە 167 هاوڵاتیان لێپسراوەتی ئەگرنە ئەستۆ ئەگەر چی لە جارانی پێشەوە بەشداریان نەکردووە بەشداریەکەن بۆ ئەوەی نەهێڵن ئەو چوارچێوەی کە هەیە و ئەو دەستکاتوانەی کە هەیە لە وڵاتەکەیانە پێشێل بکرێت لەلایەن هێزێکی تونڕەوە پێم وایە ئەم لەحزەیە ئەم ساتە لە هەرێمی کوردستانە ئەو ساتەیە کە هاوڵاتیانی ئێمەش بەو جۆرە کە دۆخێکی تایبەت لە هەرێمی کوردستان هاتۆتەکایەوە بە تایبەتی ئەو دۆخەی کە هەڵوەشانەوەی پەرلەمان و دادگای فدراڵی و لاوازبوونی پێگەی هەرێم و زیاتر قوڵبوونەوەی بێمتمانەی لە نێوان یەکێتی و پارتی و هەموو ئەوانە هێناوێتەکایەوە ئەبێ هاوڵاتیان ڕاستەوخۆ لێ پسراوەتی وەرگرن و زۆرترین خەڵکمان بەشداری لە پرۆسی هەڵبژاردن و دەستکاریکردنی ئەو واقعی هەرێمی کوردستان بکە. باشە مامۆستاوی باسی کەرکووکیش کە ئێستا دۆخەکە لە کەرکووک دوای 7 مانگ ئەوی پێویستە بە نێوانی پارتی و یەکێتی و پارێزگارێکلانە بۆ تۆ لەو ڕۆژانەشدا بەڕێز شاعرێکت نووسی بوو بۆ کەرکووک کە خەمی لێدەباری چاوەڕێ بکەین یەکلا بێتەوە ئەوەی پارتی لەبینی پارتی و یەکێتی پارێزگارێکی کەرکووک کە لە ماوەی ڕابردووشدا بەوەی ناکۆکی نێوانەم دوولایانە نەتوانراوە دابنرێت هەست ناکەم بە بڕای من ئەگەر دۆخەکە بەم جۆرە بڕوە یعنی ڕەنگە مەسەلەکە لە دەستکور بچێتە دەرەوە لەبەرەوەی پێوەەر بەرژەوەندی کورد نەماوە و بەرژەوەندی ناوچە کوردستانیەکان نەماوە و بەرژەوەندی خەڵکی کەرکووکیش نەماوە بەڵکو بەرژەوەندێکی حیزبی ڕوتە و ئەو پێوەرانێ من لە ڕاستیە چەند وتارێکم نووسی هەر لە دوای هەڵبژاردنەکانەوە وتارێکم نووسی کە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم چاوی پۆشی لە هەموو ئەو شکستانی کە پارتی و یەکێتی لەو ناوچانە لە پێشەوە تووشی خەڵکی و ناوچیان کردبوو چاویان لە هەموو کەم و کورتەکانتان پۆشی و لە دوای ناومێدیەکی زۆر لە دوای ڕێو شوێنگرتنە پێشێکی زۆر لەلایەن پارێزگاری کەرکووک و کۆی ئەو ناوچانەوە خەڵک لێپسراوەتی گرتە ئەستۆرە ئاستێکی بەرزدا بەشداری کرد و توانی لە ڕاستیە کورد تا ڕادێ بوو بژێتەوە لە ئەو ناوچانەیە پێویستە یەکێتی و پارتی کە خەڵک دەنگی دا بە ئەو دوانە خۆزگە بەو ڕێژەیە دەنگی پێنەدانایە ئێستا 3 کورسی لە ئەو کورسیانەی کورد ئەو ناوچانە هی هێزەکانی دەرەوەی ئەوان بوویایە بۆی ئاوایی لە نێوان دەنگی خەڵک نەبێتە بارمتەی ململانەیەکی تەقلیدی حیزبی لە نێوان یەکێتی و پارتیە بۆیە ئەو کاتە نووسیم ئەو کاتەوەی ئێستا ئێوە ئەبێ ئەمانەتە هەڵگرن لێپسراوەتی نیشتیمانی بگرێنە ئەستۆ نەهێڵن خەڵک نائومێت بێتەوە ڕووتان بێت جارێکتر بە خەڵک بڵێن وەرە دەنگمان بەرەوە و لەسەر ئەساسی کوردبوون دەنگمان بەرەوە لەسەر ئەساسی فڵانشێت دەنگمان بنەوە لەسەر ئەساسی ئەوەی ناسنامەی ئێوە بوونی ئێوە دوڕۆژی ئێوە حیسێت و کەرامەتی ئێوە لە مەترسیە لە ناوچەکەیە و ئاسڵ ئەوەیە ئێوە لەگەڵ هێزە کوردستانەکانی ترە دانیشێن ئەوانەی کە کورسیشیان نییە چوارچێوەیەکی هاوبەش پێک بێنن ڕێکەون نەک لەسەر بەرنمەیەک تەنها بۆ پارێزگاری کەرکووک بۆ سەر بەرنمەیەکی 4 ساڵی بۆ کۆی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم هەل لە شنگاڵەوە هەتاک و خانەقین و ئەم حیزبە کوردستانەی تر بکەن بە شایەت بەسەر یەکترەوە و گوێنەدەن و ڕێکەون لەگەڵ یەکە لە ڕاستیە لەسەر بەرنامەتان لا گرنگ بێ و پارتی دیموکراتی کوردستان ئەو حقیقەتە دان بنێ بەو حقیقەتەیە کە قسەکەری یەکەم دەنگی یەکەم لە کەرکووکە هی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە تەفاهمی ئەوە بکە و تەواوکەری یەکێتی نیشتیمانی کوردستان بێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە مووسڵا هەمان بۆ چوونیە بێ پێی وابێ ئەبێ قسەی یەکەم و نفوزی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان بێ و تەواوکەری ئەوە بێ بەڵام بەداخەوە گوێ لە ئەم دەنگانە ناگرن گوێ لە کە هیچ بەرژەوەندێکمان نییە نە چاوەڕوانی بەرژەوەندی شخصی نە لە یەکێتی نە لە پارتی پەرۆشیمان دیدمان خەمخۆریمان خوێناوی جگەرمان تەنها بۆ پرۆژەی کوردستانی و بۆ گەلی کوردستان و بۆ ئەو ناوچانەیەوە بۆ هەموو ئەو دەرفەتانەی لە قیسماندا و ئەگەر وا بڕوا لە ڕاستیە ڕۆژێ دێ ئێمە ئەو ناوچانە بن بە بەشە لە مێژوو لەبەرەوەی هەر خودی ئەوەی کە ئەو ناوچانەمان
کردووە بە جێناکۆک تاوانمان کردووە و هەڵی استراتیژیمان کردووە و ئێستا بە دەستی خۆمان لە ڕاستیە پرسەکەی لە پرسێکی نەتەوەییەوە ئەگۆڕین بە پرسێکی حیزبی و پرسی ڕۆژانە و پرسی ناکۆکی و ئامادەین شەڕکەین هەریەکەمان لەسەرەوەی فراکسۆنی عەربی و تورکمانی ڕاکێشین بەلای خۆیان بۆی هێزەکەی تر بێ بەشکەین کورد وەک پێکهاتە قسەی نەبێ قسەی هاوبەشی نەبێت لە ئەو ناوچەیە هەروەکو چۆن لە 2007ەوە قسەی هاوبەشمان لە بەغا نەماوە وەک گەل ئامادە نەماوین لە بەغا وەک پێکاتە ئامادە نەماوین وەک کۆمەڵی خێڵی سیاسی پەرشوبڵاوی خاوەن ئەجێندای جیاواز و بێسەروبەر ئامادەیمان لە بەغا هەیە. بەڵێ ئەو ناکۆکی کە بڵین لە کوردستان هەیە کە ڕەنگ داوە لە کەرکووک ئەوەش ڕۆیشت بۆ نینەوە ئێستایەکێتی بڵین لەگەڵ هەندێک لایانی دیکە ڕێککەوت پۆستەکانیان دابش کرد تا ڕادەیەک پارتی پەراوێز خراوە ڕنگدانەوەی هەیە هەردووکی هەڵەیە هەردووکی ئەوەیە نابێ بکرێ بە بڕای من ئاسایی ئەوە بوو پارتی تەفاوم کە پارێزگاری کەرکووک پارێزگارێکی یەکێتی بێ قەیچێکە بە یەکێتی ڕەچاوی هینی ئەوانیشی بکردایە گرنگ لەسەر بەرنامە ڕێککەوتنایە بۆ چوارچێوەیەکی هاوبەشیان پێک بێنایە من پێم وایە گەربێت و پارێزگاری کەرکووک یەکێتی بوویایە یەکێتی زیاتر ئەخرا ژێر بەرپرسیارەتی زیاتر هەندێ هەڵی ڕابردووی پێ ڕاستەکرایەوە بۆ ئەجێندا کوردستانیەکە باشتر بوو و ئەگەر لە مۆسڵ پارتی دیموکراتی کوردستان قسە یەکەم هی ئەو بوویایە دۆخەکە بە قازانجی ناوچەکە و پارتی و یەکێتیش بوو ئێستا ئەوەی ئەیکەن بە بڕای من نە لە بەرژەوەندی پرۆژەی نەتەوایەتی و ناسیۆنالیزمی کوردی باشوورە نە لە قازانجی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و کەرکووک خانەقین و شنگالە تەنانەت لە بەرژەوەندی یەکێتی و پارتیژ نییە لەبەرەوەی مستاقیەتی نەتەوەی هەردووکیان بە جددی کەوتۆتە ژێر پرسیارەوە لە ئەو ناوچانەیە بە ئاستی جیاواز لە هەر شوێنەیەکی جیاواز. بەڵێ پێوەست بە دۆخی سیاسیێرێمەوە ئۆپراسیۆنانەی تورکیا هەیە کە لە ئێستادا چڕ بوونەتەوە دیارە ئۆپراسیۆنەکان درێژکراوەی ئۆپراسیۆنی 2019 لێکەوتەکانی چی دەبێ خودت ئامانجەکانی تورکیا چییە پەکەکە دەبێت چۆن مامەڵە بکە تورکیا سەرکەوتوو دەبێت لە ناوبردنی پەکەکە؟ وڵا کاک حەکیم ڕەنگە خوێن بێتەوە خۆتە زانم من و تارێکم لەو بارەیەوە نووسی پەکەکە پاساو بۆ استراتیژێتێکی گەورەتری تورکیا لە ڕاستیا پەکەکە پاساوە و ڕاستی شاگەر پەکەکە نەبووایە تورکیا پاساوی هاتنە ناوەی نابوو بەڵام لە ڕاستیە پەکەکە پاساوە تورکیەکان لە ڕوانگەی تەنها پەکەکەوە تەنها هەرێمی کوردستانیشەوە ناڕوانە مەسەلەکە بەڵکو لە ڕوانگەی دۆخی ئێستای تورکیا و استراتیژیەکانی ئاسایشی خۆی و بەرژەوەندیەکانی و توێڕوانینی بۆ خۆی وەک زلهێزێکی ناوچەیی لەسەر ئاستی عێراق و ئێران و سووریا ئەو ململانی و جنگانی لە ناوچە ڕۆنەتە مەسەی خۆی ئەوان پیان وایە کە ناکۆکەکان لە ناوچەکەیە لە گەرمەی خۆیان و جارێکی تر جگرافیای نفوزی هێزان ناوچەی و جیهانیەکان دابەشەکرێتەوە ئەگەری ڕوودانی شەڕ بە تەواوەتی ڕەتیان نەکردوێتەوە ئەیانەوێ ئەگەر شەڕ بوو لە دەرەوەی سنوورەکانی خۆیان شەڕکەن خۆگەر شەڕ نەبوو هاتنە ناوەی هێزەکانیان بۆ ناوەوە ئەبێ بە وەرەقەیەکی گرنگ بەرامبەر بە عێراق بەرامبەر بە سووریا بەرامبەر بە ئێران و چاودێری ئەو دۆخی عێراق و سووریا و باشووری و کوردستان و حکوومەتی هەرێم و ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا و هەموو ئەم ناوچەیەکەن ئەم هێزانە وەکو وەرەقەیەکی سیاسی بەکارهێنن جگە لەوەی کە وەکو فشارن لەسەر بارودۆخەکە و بەشدارە بن لەوەی کە چارەنووسی ئەم واقعەتی بێ هەرێم بەرەو کوێ بڕۆ عێراق بەرەو کوێ بڕەوە چۆن دەستیان هەبێ و دەسەڵاتیان هەبێ لە هەمان کات لە ڕاستیە دەوریشانە بێ دوایی وەک وەرەقەی گفت و گۆش لە بەرامبەر ئەم وڵاتانە بەکارهێنن ئەم هێزانە کە بۆوان هیچی تێناچێت لەبەرەوەی زیرەکی و پراگماتی سیاسی خۆیان هێزیان هێناوە بۆ ئەم دیوتدان ناوە کە سازژەکەن سازر لەسەر هیچ دەستکەوتێکی ڕاستەقینە ناکەن سازر لەسەر شتێکەکەن کە ئابوویان نەبووایە کاویش بوونی هێزەکانی تورکیا لە ناوچەکەیە بۆی ئەم هێزانە استراتیژی گەورە و بەستراوەتەوە بە زۆرە مەرج نییە مەبەستیان لە ناوبردننی پەکەکە بێ و لە ناوبردننی پەکەکەش تا کۆماری ئیسلامی ئێران ئۆکەی نەکا بەو ئاسانیە نییە ئەگەر کۆماری ئیسلامی بڕیاری لە ناوبردننی پەکەکەی دابێ ئەوە ئاسانیە بەمانایەکە تێر پاکتاوکردنی پەکەکە و دووبارەکردنەوەی ئەزمونونەکانی پڵنگەکانی تامیل هێندەی بڕیارێکی ئێرانیە بڕیارێکی تورکی نیە
کەوتمان بڕیارێکی ئێرانی یعنی بڕیارێکی عێراقی و بڕیارێکی سووریشە لەبەرەوەی ئەمە چوارچێوەیەکی کوتلەیەکی هاوبەش پێگەێن و بە جۆرە لە جۆرەکان لە ئەچنە چوارچەوەی بەرەی بەرەنگاری بە سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران لە هەموو حاڵەتێکە ڕەنگە مانەوەی پەکەکە استراتیژەتی لە ناوبردننی پەکەکە استراتیژەتی هەموو دەوڵەتی قوڵیش نەبێت لەوەیە بۆیە پەکەکان تەنها لە دەرەوە نەکردووە بە پاساو بەڵکو لە ناو خۆشە کردویانە بە پاساو بۆ ئەوەی کە نەهێڵن کێشەی کورد هەردان نەنێن بە کێشەی کووردە هەمیشە وەکو کێشەی ترۆر و کێشەی ئەمنی چارەسەری بکەن لە ڕاستەیە کە ئێستا دان نانێن بە کێشەی کووردە دانیان ناوە بە ناسنامەی کووردە وەک قەومێک وەک پێکاتەیەکی زمانی و ئەتنیکی لە وڵاتەیە بەڵام دانیان نەناوە بە نەتەوایەتی کوردیە داویان نەناوە بە کوردی سیاسیە و لە هەمان کاتە پەکەکە بووە بە فشارێک بۆ ئەوەی کە ئەو بوونە سیاسیەی کوردیەی کە ئێستا بە پلەی یەکەم لە دەم پارتیان ڕەنگەداتەوە دایم خەڵکەکەیان بگیرێ بچنە فشار بۆ ساسەوە قەیوم دانن لە شوێنەکانیان فشاریان خەنە سەر بیان گرن بۆی کە ئێوە بڵێن نزیکن لە ترۆرە و نزیکن لە هەماشتەوە ئەمە جگەلەوەی بۆتە ئەجێندایەک و پرۆپاندەی سیاسی لە نێوان ئەو هەوپەیمانەتی کە لە تورکیا دروست دەکرێ بۆیە بەڕاستی پاساوی پەکەکە بەکارهێنرێ چکم پرسیاری گەورە ئەوە هەیە ئەگەر مەبەستی تورکیا چارەسەری مەسەلی پەکەکە بێ هەر خودی ئەوەی پەکەکە بۆ هەیە ئەگەر بێت و چارە مەسەلی کورد نەبوویایە پەکەکە نابوو ئەگەر ئێستاش پەکەکە دیدیان بۆ مەسەلی نەتەوایەتی گۆڕانی هەبێ کاتی خۆی باسی کۆتایهێنان بە مەینەتەکانی سەر کورد و سربەخۆی کوردستان و چوارپارچی کوردستانیا کردووە هەمومان نەزانین کە دەراویشتەی بارودۆخی سەرکوتی ناسنامەی کوردیە پەکەکە لە سایی نیزامی کەمالیزمە کە هەشتا ساڵە و تا ئێساش بەداخەوە بەشێ لە پێشماوەکانی بەردەوامە هەچەنە لە هەندێک ڕۆ هەندێک دەرگا کراوەتەوە بۆیە مەبەستم وایە کە بڵێم استراتیژی تورکیا دوورمەودایە و پەکەکە هینە بەڵام جارە فراوانترە وەفرە ڕەهەندە و پەیوەندی بە زۆر وڵات و ڕوودا و هەیە و کاریگەریەکانی لە ڕاستیا زۆر شۆ نەگرێت کاریگەری و لێکەوتەی چیان ئۆپەراسیۆنانە بەردەوامی کە بەشێکی زۆری پارێزگای دۆ کاتە ئێستا باسی زیاتر لە 150 دەکرێت کە تورکیا داگیری کردوێ لێکەوتەی چیە لەسەر هەرێم لە داهاتوو لە ئێستا و وڵان جا لێوتەکە دڕۆنن تۆ ئەو کاتە یعنی بەکردەوە بەشە لە سەرزەمینەکانی هەرێمی کوردستان ئەکەوێتە دەست وڵاتێکی تر تا ڕادەیە پارتی دیموکراتی کوردستان ئەگەرچی بەڕواڵەت هاوپەیمانی تورکیایە بەڵام نفوزی کەمە بێتەوە ئەوێ ساژسی زۆرتر بکە لەگەڵ تورکەکانە لەبەرەوەی تورکەکان فشارێکی زۆرتریان یاڵی لەسرە و ڕەنگە پەیوەندەکانی نێوان پەکەکە و هەندێک لە هێزە کوردیەکان خراپتر ببێ ڕەنگە باجەکە هەندێکی لە ڕۆژاوی کوردستان بدرێت لەبەرەوەی ئامانجێک لە ئامانجەکانی تورکیا لە ڕاستیە ئێوێ ئەو سەرچاوە وشکە ئەو ڕێڕەوە نەهێڵێ کە لە قەندیلەوە بە شنگالە ڕۆ بۆ ڕۆژاوی کوردستان لە هەموو حاڵەتێکە ئەمە سازشەکرێت لەگەڵ دەوڵەتی عێراقا تورکەکان دوایی لەسەر چی ڕێکەون لەسەر عێراقا بە جۆرە لە جۆرەکان یعنی ئەمە جگە لە ململانێ لەگەڵ ئێرانە یعنی ئەبێ زیاتر ئەبێ بە هێزێک کە کاریگەریە بێ بەسەر ئەوەی کە دواڕۆژی هەرێمی کوردستان و پەیوەندیەکان لەگەڵ عێراق و تورکیا و ئەم ناوچانە چیە بێ و چۆن نابێ و پەیوەندی نێوان هێزەکان چۆنە بێ و ڕەنگە کاردانەوەی ئەوەشی هەبێ کە ئایا گۆڕان لە هاوکەشەی سیاسی لە هەرێمی کوردستانە دروستە بێ دروست نابێ چەند ڕێپێدراوە چەند ڕێپێدراو نییە ڕەنگە ئەوانش بەشی خۆی کاریگەری هەبێ بەڵێ سەبارەت بە ڕۆژاوی کوردستانیش هەوڵێکە بوو بۆ لێگنزیک بوونەوەی ئەسەد و ئەردۆغان واتە سووریا کۆمەڵێک مەرجی هەبوو وەکو کشانەوەی هێزەکانی تورکیا لە خاکی سووریا هەروەها پشتیوانی نەکردنی ئۆپۆزیسیۆنی سووری پێدوا لە داهاتوودا ئەمە ڕووبداوە ئەم لێگنزیک بوونەوەش تا چەند کاریگەری لەسەر ئیدارەی ڕۆژاوی کوردستان دەبێت بەڕای من تورکەکان زۆر سوورن و پەرۆشن بۆ ئەوەی ئەو ئامانجە بێتە دی و پەیوەندەکانیان جارێکتر تازەکەنەوە تورکەکان وازیان هێناوە لە سیاسەتە کۆنەکەی کە گرەویان لەسەر کردبوو لەسەر ناوچەکەەوە جارێکتر گەڕاونەوە بۆ سیاسەتی سەفرکردنەوەی کێشەکان لەگەڵ دەوروبەرە ئەو سیاسەتە تەنها هێزە کوردیەکان ناگرێتەوە بە تایبەتی ئەو هێزانێتتر خۆزگە ئەو هێزانەشی تر بگرایەتەوە بەڵام جیهان کە دەوڵەتن نەبوو وەکوونەتەوە دانت پیانانێ و لە ڕاستیە مامەڵی قانونی لەگەڵ ناکە بمانەوێ نەمانەوێ بێگومان ئامانجی هاوبەشی سووریا و تورکیا لاوازکردنی بوونی
هێزەکانی هەسەدەیە لەو ناوچانەیە مەسەدەیە لەو ناوچانەیە سووریا دیموکراتە بە ئەو بەڕێوەبەراتیە خۆسەریەش کە هەیە ئەو وەقعی لە هەرێمی کوردستان لە ڕۆژئاوا و باکووری سووریایە چکم مەسەلەکە تەنها ڕۆژاوی کوردستان نیە مەسەلەکە لە 130 بۆ 33 خاکی هەموو سووریایە لە ڕاستیە کە بەشێکی زۆر لە ناوچە عەرەبیەکانی ژەگرێتەوە هەموو ئەمە ملکەچە بۆ ئەوەی کە دۆخی سووریا بەگشتی چی لێ دێ ڕاستە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی تورکیا و سووریا کاریگەریە ئەبێ بەڵام لە ڕاستیە کاریگەریە گەورەکە هەڵوێستی ئەمریکایە بۆیە ئەگەر بێت و هەڵوێستی ئەمریکا گۆڕانکاریەکی گەورەی بەسەرانەیە بەرامبەر بە تورکیا بە تایبەتی ئەگەر ترەمپ جارێکتر نایەتەوە سەردەسەڵات لەبەرەوەی گەر بێتەوە سەردەسەڵات ڕەنگە بە قازانجی تورکیا بێ و ئەگەر نێتەوە سەردەسەڵات ڕەنگە بە قازانجی ئیدارەی سەربەخۆ بێ و ئەو شەڕەش هەیە لە ناوچەکە ئایا سووریا تێواگلێ تێوە ناگلێ ئایا هاوکێشەکانی هێزە گۆڕێ رووسیا چ تێگەیشتێکی بۆ ئەم مەسەلەیە ئەبێ بەڵام بە بڕای من هەڵوێستەکانی ئەمریکا زۆر کاریگەرن لەوەی کە ئەو جۆرە تێگەیشتانە چییە بێ ئەکرێ لە بەرامبەر ئەوەیە ئەمریکا هەنگاو بنێ لەم ڕۆژانەیە بینیمان 1200 چەکداری داعش بە بیان و جۆرا و جۆر بە ڕەزامەندی و لێک تێگەیشتنی ئەمریکەکان لەلایەن هەسەدەوە ئازاد کران ئەوە بێپەیوەندی نییە بەوەی کە لە نێوان سووریا و تورکیا ڕوا ئەوەی لە عێراقیشا لە ناو عێراقی شاگوزەرەی بێپەیوەندی نییە جارێکتر وردە خەریکە داعش سەر هەڵەداتەوە دروستە بێتەوە دیارە ئەگەر داعش سەر هەڵبداتەوە بەهێز بێتەوە و ئەگەر وەکو جارانیش نەبێ بەس ببێتە هێزێکی دەستوێشێنەری گەورە هەموو ئەوانە هەندێک لە هاوکێشە و بارودۆخەکان و شەرعەددان ببوونی هەندێک هێز و نەبوونی هەندێک هێزی ترە گۆڕێ بەڵام دۆخەکەی سووریا دۆخێکی نێودەوڵەتیە تەنها دۆخێک نییە پەیوەندی بەوە بێ بە تورکیا و سووریا و هەبێ بەڵام کاریگەرن بەڵام پەیوەندی هەیە بە ڕووسەکان و ئەمریکەکانەوە و هەڵوێستی ئەمریکەکان بە بڕای من لە ئەو بارەیەوە یەکلایکەرەوە پێشبین دەکرێەوەی کە باسی ترامپت کرد بێتەوە سەر حکوم کە ئێستا بایدنیش کشاوەتەوە واگەر ئەمە ڕووبدات کاریگەری لەسەر عێراق و سووریا لەسەر کورد لە عێراق لە سووریا چی دەبێت؟ ئێستا ڕاپرسیەکان جاران ئەگەری بردنەوەی ترەمپ زۆرتر بوو هەتا بایدن لە بەرامبەریەوە بوو ئێستا کە بایدن نەماوە ئەگەری دەرچوونی کەمتر بۆتەوە بەڵام لە ڕاستیان ڕاپرسیەکان تاکو ئێستا لەگەڵ بەرامبەرە دیموکراتیەکەی لێک نزیکن بەرامبەرە دیموکراتیەکە لە 102 لە ڕاپرسیەکانە لە پێش ترامپەوەیە بۆیە ئێستا گرنتی جارانی نەماوە ئەکرێت دەرچێ ئەکرێت دەرنەچێ بەڵام هەر وەکو ئەگەرێکی دەرچوون هەیە لەبەرەوەی لە ڕووی زانستەوە لە 100 یعنی گریمانەی هەڵەبوونی ڕاپرسیەکانەکرێ بۆیە گریمانەیە کە بەس گرنتی جارانی نەماوە بەڵام لە هەموو لێکەوتەی چی دەبێ مامۆستا لەسەر عێراق و سووریا کورد و من دەرچوونی بە باش نازانم بۆ لە ڕاستیە بۆ کوردستان ئەگەر چی لە هەندێک ڕۆوە ڕەنگە ڕق بێ بەرامبەر هەندێک وڵاتی ناوچەکە تا ڕادێ لە قازانج بێ بەڵام ئەوەی کە زۆر ئیقتصاد ئابووریانە بیرەکاتەوە و زۆر ئەمریکانە بیرەکاتەوە لە هەندێک ڕوویترەوە ئەکرێ زەرەر بێ بۆیە ناتوانین بڵین کۆی مامەڵەی ترەمپ لەگەڵم ناوچانەیە ئەگەر دەرچوو هەمووی وەک یەک بۆ کورد قازانجە بێ یا زەرەرە بێ بەڵام بە گشتی من بە قازانجی نابینم بە شێوەیەکی گشتی ئەگەرچی هەمووشی زەرەر نەبێ باشە مامۆستا بەدەوە پرسیارم لەسەر پزیشکان بێ وبزانم لە چەند ساڵی ڕابردوو چاویشتان پێکەوت بوو لە مەهاباد هیچ گۆڕانێک ڕوودەر لە سیاسەتی بەرامبەر بە کورد لەوێ لە سیاسەتی ئێران لە عێراق بە کوردی بە سوپاس دەکەم ئەکرێ ئەندێشتی پراوێزی ڕووبا لە چوارچێوەی ئەوەی کە ئێران مەترسی هەیە و ڕێبەری شۆڕش و دەوڵەتی قۆڵ و سوپای پاسداران و هەموو ئەوانە ڕێگای پێدا یعنی هەندێشتی پراوێزی بەس شتی قۆڵ و جەوهری کە لە ڕاستیە گۆڕانی دەستوریەوێ یالانی کەم ئاڵوگۆڕی لە هاوکێشەکانی ئێستای ئێراناوێ لە ڕاستە من چاوەڕێشتی قۆڵ ناکەم بەڵام ڕەنگە هەندێک کرانەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەندێک ڕووی فەرهەنگی و زمانیەوە لە هەندێک ڕووی مەزەبیەوە هەندێک حکوومەت دەست شلکە کامە پێداویستی کۆی سیستمە لە ئێرانە هەتاکو مەترسیەکە دێتەوە چکم دەست شلەکە و دەستون دەکاتەوە شلەکاتەوە تون دەکاتەوە ئیداری ململاکانەکە لە ناو خۆیان چارەسەریشی ناکە بەس چاوەڕێشتی قوڵ ناکەم لەبەرەوەشتی قوڵ وەکوتمان پێویستی بە گۆڕینی دەستور و لانی کەم پێکاتەکانی
سیستم هەیە وەکو ئێستا خۆ گەر بێت و دەستوری ئێستاش جێبەجێ بکرایە بە جۆرەی مادەی 15 مافی کوردەکانی ڕۆژهەڵاتە کە بە زمانی خۆیان بخوێنن بەڵام بەداخەوە تاکو ئێستا و مادەیە تەجمید کراوە و ڕێگا نادرێت جێبەجێ بکرێت لە هەموو حاڵەتێکە ڕەنگە هەندێک کرانەوە هەبێ هەندێک دەستکەم شلکردن هەبێ بەڵام بڕیاری سەرەکی هەر لای بڕیار بەدەستانی سەرەکی کۆماری ئیسلامی ئێرانە کە ئێستا هەموو زۆرینەی پەرلەمان و مرشید و دەسەڵاتی داوەری و سوپا و هەموو ئەمانە لە ڕاستیە بەدەست ئەوانەوەیە بەڵام ئەمەژەوە ناگەیەنێ بوونی پزیشکان هیچ مانایەکی نییە بەڵام ئەو ماناگەورەشی نییە کە ئێمە چاوەڕانم بکەم بەڵام هەندێک دەوری پێبینین کە لە قازانجی دۆخەکە بێ ڕەنگە تا ڕادەیە بۆ هەرێمی کوردستانە ئەوەش ژەکانی نیزام پێ ناپەڕە. بەڵێ زۆر بە کورتی کاتشنەوەز کە بە کوردی قسەی کرد تاکتیک بوو. کوردێکی باش دەزانێت لە مەهاباد لەدایک بووە بێگومان باشە سەر و کۆماری ئێران کوردی بزانێ و لانی کەم لە کوردستان ژیابێ و لانی کەم تێگەیشتنێکی هەبێ بۆ کوردستان ئەم ئەوە هەندی هەستی کوردی پێ ڕاکێشترێ هەرچەندە لە چوارچێوەی نیزامە ئەچێتەوە خزمات تۆخکردنەوەی ناسنامەی ئێرانی بوون. سوپاس دەکەین مامۆستا بەکر کاروانی سیاسەتمەدار مادومان کردی سوپاسیان بەدەبوون دەکەم. سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.